نیەتی کەس وەکو من یارێکی شۆخی هومایان فار بەڕوو ڕۆژێکی ڕووناک و بە خومانگی بڵند ئەختار بەقەت سەر و بە ئاور ئاست لەنجە و قەهقەهەی وەک کەو بەڕیز لانەی دڵان پێوە مەلەک شێوە پەری پەیکەر جەمین مانگێ مەلەک بانگێ ستەمکارێ دڵازارێ بەخوو سەرکەش فریشتەوەش دووچاوی گەش جەماو ئەنوار بە چیهرە توند و پڕغەمزە بە خەت سەبزە کە بەو تەرزە دڵی عوشاقی خستە لەرزە سوجدەی بۆ دەبەن یەکسەر لە شەرمی گەردن و ڕوو لێوم و قەدی شکستیان خوارد سوراحی واوێنە و فەندەق عەبیر و عنبەر و عەرعار لە سحری چاو و عیشوە و نازی ئەو هەڵهاتن و ڕۆیین لەسەر هۆش و لە لەش گیان و لەبەر ئارام لە دڵ باوەڕ لە ڕووی ئاتەشین و عنبەرین خاڵ و گڕێ عیشقی هەناسەم دوو کەڵ و جەرگ ئاگر و لەش عود و دڵ مەجمار لە جەوری دووری و دەردی گرانی ناهومێدی لەو بەسەر خاک و بە چاو ئاو بەدەم یاد و بە دڵ ئاگر بە برژانگی ڕەش و غەمزە و نیگا بۆ کوشتنی خالید لە گەردووشدایە پەیکان و خەدەنگی شەش پەڕ و خەنجەر کاتێک باز لە ڕێبەرە گەورەکانی تەسەوف ئەکەین ناکرێت باز لە مەولانا خالید نەکەین بەڵکو مەولانا خالیددا ئەنرێت بە ڕێبەری نوێبوونەوەی تەریقەتی نەقشبەندی و بە گەورە کەسایەتی زانستی سەدەی 11 کۆچیدا دەنرێت کە کاریگەری هەبووە لەسەر زەمینی ئیمپراتۆرێتی عوسمانیدا مەولانا توانی ڕێبازێکی نوێ لە نەقشبەندی بە ناوی خۆیەوەدا بمەزرێنێت کە بە هەموو شام و ڕۆژهەڵاتی عەرەبی و باشووری ڕۆژهەڵاتی ئاسیادا بڵاو بێتەوە و گەورە زانایانی ئەو سەردەما پابەندی ڕێبازەکەی بن. ئەمە نووسەر حەبیب محەممەد دەروێش لە یادی 223 ساڵەی لەدایکبوونی مەولانا خالیدی نەقشبەندی نووسیوێتی. ئازیزانی خەلەندەرخانە سڵاوتان لێبێت. لە بەشی دووەمی گفتوگۆکانمان لەسەر مەولانا خالیدی نەقشبەندی بەردەوامین بە میوانداری بەڕێزان دکتۆر سەباح بەرزنجی مامۆستای زانکۆی گەشەپێدانی مرۆیی و سەرۆکی سەنتەری زەهاوی بۆ لێکۆڵینەوەی فکری و هەروەها میوزیکژەن نەجمەدین تار و بە یارمەتی هاوکارم ئەم بەرنامەیەتان پێشکەشەکەین. دکتۆر بەخێر بێیت. سەرەتای نووسینی شعر نووسینی مەولانا بە غەزەل بووە دواتر پیاهەڵدان و مناجات و دڵداری و میرانی بابان و سۆزی نیشتیمان و چەند قەسیدەیەکی تایبەتی هەیە بۆ سەفەرەکانی حەجی و شاع عەبدوڵڵای دیهلەوی ڕابەری. هەروەها هاوکات دیوانێکیشی بە شعری فارسی نووسیوە. شعرەکانی مەولانا بەراورد بە شعری شاعرانی سەردەمی خۆی لە چه ئاستێکدا بووە؟ مەولانا خالید پێم وایە بەرهەمی زۆر لەوە زیاترێکە ئێستا لە بەردەستمانایە. ڕۆژ بە ڕۆژ نامەی زیاتر مەکتوبی زیاتر شعری زیاتری ئەدۆزرێتەوە. ئەمەش ئەگەڕێتەوە بۆ هەلومەرجی پڕ لە پشێوی کە لە ناوچەکەدا هەبووە بە تایبەتی لە منتقەی بابانە و مەولانا خالید خۆشی لە شوێنێ قەراری نەگرتووە بەڕاستی. نامەکانیشی زۆر پڕن لە معنای بەرز شیعرەکانیشی بە هەمان شێوە. ئەو کەسێک بووە لە ڕووی ئەدەبیەوە گەر دیراسی بکەین لە لووتکەیە بووە، یعنی وەکو تەعەسوب نایڵێم. ئەو قەسیدەی کە بۆ شاع عەبدوڵڵای دەهلەوی نووسیوێتی دەهید ئەز من خەبەر ئان شاهی خوبان را به پەنهانی
که عالم باوری دیگر زنده شد از ابر نیسانی قەسیدەیەکە کە من چەندێ گەڕاوم بە شێعری فارسیە یەکێکە لە شیعرە بەرزەکان قەسیدە بەرزەکان مەسلەی بەراوردکردن لە بینی مەولانە خالید و هاوچەرخەکانی یا شاعرانی پێشخۆی مەسلەیەکی زانستی نییە چونکە ناتوانین بڵێن شاعیرێ لە شاعرە بەرزترە توانین بڵێن شیعرێک لە شیعرێک بەرزترە سۆزی شیعرێک لە سۆزی شیعرێک زیاترە ئەوەی کە شیعرەکانی مەولانە بخوێنێتەوە هەستەکە ئەم سۆزانە لە ئاگردان و لە دەروونێکی پڕ لە کەف و کڵۆ هەستاون مەولانە زۆر ڕازگۆ بۆ لەگەڵ خۆی ڕازگۆ بۆ لەگەڵ دەوروبەری لەگەڵ ئەو ئەوین و عاشقەکەی بوو باسێکی ئەو جوودەی مامۆستا پیرەمێرد بکەین کە بەڵێ ئەوەی زۆر بەجوانی شعرەکانی لە فارسی بۆ لای خۆمان ئەو بەش ئەو شیعرانی کە مەرحومی پیرەمێردی نەمر تەرجەمەی کردوون بە شیعریش تەرجەمەی کردوون ئێوە کە ئیخوێننەوە بۆمان دەلالەتەکە لەسەر ئەمانەتی پیرەمێرد هەم ڕۆحی شیعرەکەی تا حەدی ئیمکان پاراستووە هەم وەزنەکەی پاراستووە هەم ئەو وردەکاریە ڕەوانبێژی و بەدیعیانی کە لە ئەسڵی شیعرەکە ئەمیش پاراستوێتی کە ئەمە کارێکی ئەستەمە و قورسە یعنی گەرێکێک ئەدیبێکی باڵادەست نەبێ ناتوانێت و کارە بکە بە تایبەتی دیاری دەریخستووە کە پیرەمێرد لە ڕووی لە زمانی فارسیشە شارەزا بووە لە زمانی کوردیشە شارەزا بووە و لە عیلمی عروزە کێشی شیعریشە شارەزایەکی باشیە بووە مامۆستاگەرت لە دوای شعرەوە دیارە مەولانە زۆر خزمەتی بە زمانی کوردی گەیاندوە لە ڕێی عەقیدە نامەکەی کە نووسویەتی کە لە ئەڵقەی پێشوا باسمان کرد هەروەها ئەو بیرکردنەوەی لە زمان لای مەولانە ناگەڕێتەوە بۆ بیرکردنەوەیەکی فکری بە معنای ناسیۆنالیزم نایانی نەتەوەی کە کورد زمانەکەی پاراستووە تەنها شتێک کورد ماوێتەوە لە مێژووی خوا زمان پاراستنی زمانەکەیەتی ئەم هەوڵێکی یا بێت زمانەکە بکە بە زمانێکی مستەقبەلی بۆ نەتەوەی ئەگەر ئامانجەکەشی ئەوە نەبووە ئەنجامەکەی ئەوەیە یعنی ناسیۆنالیزم وەکو بزاوێکی فکری و فەلسەفی لە دوای مەولانە خالیدەوە دێتە وڵاتی ئێمە یعنی لە سەرەتاکانی لە کۆتاییەکانی سەدەی 90 و سەرەتاکانی سەدەی 20 دێت بەڵام ئەوەی مەولانە خالید زەمینە خۆشکردنە بۆ ئەوەی کە بیری ناسیۆنالیستی یا بیری قەومی و بیری نەتەوەیی لە قۆناغی سۆزەوە بۆ بگوێزێتەوە بۆ قۆناغی هزر لە قۆناغی سۆزە پێویستمان بە دەقە پێویستمان بەبوونی دەقی ئەدەبیە بۆ ئەوەی زمانەکەی پێ بپارێزرێ ئەو زمانەی کە زۆر سێرە ینی زمانی کوردی توانیوێتی بێتە دەرەوە لە ژێر هەیمەنەی زمانی عەرەبی و زمانی فارسی و زمانی تورکی یعنی لەگەڵ ئەوە کە میرنشینە خۆماڵەکانی ئێمە زمانی کوردیان نەکرۆ بە زمانی نووسین و مکاتەبات بەڵام شاعیرەکان و زاناکانمان هاتوون زمانی کوردیان ڕزگار کردووە یعنی توانیویانە لە ژێر هەیمەنەی تورکی و فارسی و عەرەبی ئەم زمانی کوردە بپارێزن ئەمە هاوکاتە لەگەڵ ئەوەیە کە ینی پیاوێکی ئاینی و بیرکردنەوەی نەتەوەی زۆر سروشتیە چونکە پیاوی ئاینی خزمەتکردن بە نەتەوەی خۆی بە واجبێکی بیر نەکراوەتەوە لەوە پێشی ئێمە هەمایەسا ئەحمەدی خانی کە پێش مەولانایە بێسارانی پێش مەولانایە خانای قوبادی تقریبا معاصریەتی یا پێش و پاشەکە ینی دقیق تاریخەکەی نازانم ئەمانە خزمەتیان بە زمانی کوردی کردەوە خانای قوبادی ئەڵێ گەرچی مەواچان فارسی شەکەرن کوردی جەلای من بەس شیرینتەرن یعنی ئەو پێی وایە زمانی کوردی شیرینترە ئەگەر خزمەت بکرێ ئەگەر قسەی پێ بکرێ ئەگەر ببێ بە زمانی نووسین و مکاتەبات مەلای جەزیری زۆر پێش ئەوان بووە ئەڵێ ئەوە کە شیعری منتان هەیە مەچن بە دوای شیعری سعدی شیرازی و حافزی شیرازیە کەواتە ئەمە واجبێکی وەکۆڵی نیشتیمانی نەتەوەیی ئاینی ئەخلاقی وە شتێکی خۆڕسک بووە ینی تەکەلوف لە شیعری مەولانە نابینی دکتۆر زۆربەی نووسەران پێیان وایە خێرا بڵاوبوونەوەی تەریقەتەکەی مەولانە ئەگەڕێتەوە بۆ ئەو بۆشایە ڕۆحیەی خەڵک بە تایبەتی چینی بازار کە تێوەگلابوون لە ململانەی ناوخۆیی بابانەکان هەروەها بۆ هەژاری و بێهیوایی خەڵک بە بۆنی جەنگە بەردەوامەکانی نێوان قاجاری و عوسمانیەکانەوە ئەم تەریقەتە و مەولانە تا چه ئاستێک ئومێد بوون بۆ ناوچەکە
یەکگومان لە تاریخی ئیسلامە لە میلەتانی ئەم ناوچەیە هەمیشە خانەقاکان تەکیەکان پیرانی تەریقەت ئەو کەسایەتی و ئەو ناوەند و مەکۆیانە بوون کە خەڵک لە دەوریان کۆبێتەوە هەژاران بە تایبەتی چینی زەحمەتکێش و تێکۆشەری ناو خەڵک ئەگەر ویستی بێتیان هەناسەیەکی ئازادی هەڵمژن یا ویستی بێتیان لە معانات و مینەتەکانیان کەمکەنەوە پەنایان بردۆ بۆ ئەوان. بڵێ بەردەوامە بین لەسەر گفتوگۆکانمانە چینە لای کاک ڕزگار کەمە شعرمان بۆ بخوێنێتەوە. بە میعماری غەمت نوێم کردەوە وێرانەکەم بۆ خۆم بەیادت کردمە کەعبە عاقیبەت بتخانەکەم بۆ خۆم هەموو دکتۆرەکان دامان لە چارەی دەردی من دوایی لە دەردێکە دەوای دەستکەوت دڵە دیوانەکەم بۆ خۆم بە سەودای تۆ بەدناو و ڕیسوا بووم لە عالەمدا لە هەر لاوە بەگوێی خۆم بیستمەوە ئەفسانەکەم بۆ خۆم بە دەوری شەمی ڕووتا هێن فڕیم باڵم شکا کەوتم چ جوان سووتانمت قوربان هەرە و پەروانەکەم بۆ خۆم. دکتۆر قسەمان لەسەر خێرا بڵاوبوونەوەی تەریقەتەکەی مەولانا کرد لە نێوەندە کوردەکاندا ئەی سحری شکاندنی سنوورەکان و پەلهاویشتنی بە وڵاتاندا لە کێوە سەرچاوی گرتووە وەک ئەزانین لە ئەفریقا و ئاسیا چەندین مرید و کەسایەتی دیار پابەندی ئەم تەریقەتە و مەولانان. مەولانا کە ئەچێتە هیندستان لای غوڵام عەلی دەهلەوی تەمەسوگەکە و دوای ساڵێک ئیجازەی ئەو تەریقەتانە وەرەگرێ ئیتر شا غوڵام عەلی دەهلەوی ئەیناسێنێ تەنانەت کەسی وا هەبووە ویستوێتی بچێت تەمەسوککە چووەتە لای شا غوڵام عەلی دەهلەوی قەناعەتی نەکردووە پێی ناردوێتی بۆ لای مەولانە خالید. لە نێوان هندستان بۆ سلێمانی و بەغا و شام و ئەستانە پرۆژەی بڵاوبوونێم تەریقەتە نەخشەی بۆ کێشراوە یا چۆنە؟ طبعاً وەکو ئێمەوە تەسەور نەکەین ئەو سەردەمە هیچ پەیوەندیەک نەبووە نەخێر ئێستا ڕەنگە کۆت و بەند زیاتر بێ بۆ ئامشۆی خەڵک تا ئەو کاتە مەدرسەکان خانەقاکان تەکیەکان پێکەوە پەیوەندیانە بووە کە لێرەوە چوون بۆ هیندستان لەم شار بۆ ئەو شاراگەیان لە یەکتری بووە جا بۆیە یەکەم نێردەر یعنی ئەوەی کە کەسایەتی مەولانا کە پەیامەکەی ناردووە خاوەن پەیامەکە بەهێز بووە پەیام وەرگرەکانیش بەهێز بوون 500 زانە. دکتۆر دوجار ئەستانە و دەوڵەتی عوسمانی توانای قوبولکردنی ئەم شێوازە خێرایی بڵاوبوونەوەی تەریقەتەکەی مەولانایان نامێنێت بە فەرمانی سوڵتان یاساغ ئەکرێ لەسەر زەمینی عوسمانی و ئیمپراتۆرەدا بە تایبەتی لە ئەستەمبوڵی پایتەختی خەلافەت بۆ ترس لەم تەریقەتە و مەولانا ئەگاتە ئەم ئاستە؟ خۆی مەولانا چوو بێتە هەر شوێنێ مەجموعەیە کەسی متەنەفیز هەبووە کە بە جلوبەرگی ئاینی و بە بڕیاری ئاینی سوڵتەیان لە پشت بوو یعنی مەسەلەن شێخ الئیسلام لە دەوڵەتی عوسمانیە تەوان زەرەرەکا کە کەسێکی تر هەبێ نفوزی معنەوی و ڕۆحی لەو زیاتر بێ یعنی مەولانا وای لێ هاتبوو تەئسیری لەسەر ئەرکانی دەوڵەتی عوسمانی هەبوو سیاست تا ئەندازەیەک ڕێئەدا بە گەشە سەندنی پیرێکی معنەوی هەرتەن هەرچەند حەقی بە سیاستەوە نەبێ چونکە ممکنە بە تەوجیهێک بە بڕیارێک بە دەستورێک مەولانا وەزعی سیاسی لەو ئیمپراتۆرێتە بگۆڕێ بیجوڵێنێ خەڵکەکە بجوڵێنێ یعنی گەورەترین دەسەڵاتی ڕۆحی پیرێکی تەریقەت بووە لە تاریخاوا بوو حەلاج بۆ ئەدرێ لە دار دەسەڵاتێکی معنەوی هەبوو مەولانا جالالەدین لە مەسنەویایی گەڕێتەوە کە موسا ئەچێ بۆ دیداری خوای پەروەردگار لە ڕێگەیە گوێی لێ لە ئەشکەوتێکە دەروێشە مناجاتەکە لە خوایەوە تۆ لەکوێی بۆ نایی بۆلام وڵی ماڵەکەم پاک کردوتەوە بۆت وەرە با جلەکانە گەردراون بۆت پینە ئەەکەم وەرە سەر بۆ ئەدۆزم شانم بۆ داناوی شیرێ جوانترین شیرم داناوە بۆت موسا کە ئەمە ئەویسێ ئەچێ لی تووڕێ بێڵێ تۆ
ئەم قسانەی تۆیکەی خوا غەزەبمان لێگرێ و ئاگرێک دێت هەمومانە سووتێنێ کابرا بێدەنگە بێ کە ئەچێتە دیداری خوای پەروەردگار خوای پەروەردگار گلەی لە موساکە فەرمێ موسا ئەو دڵی ئێمەی خۆشەویست بۆ واشکانت ئێمە تەماشای وشە ناکەین تەماشای ڕواڵەت ناکەین تەماشای ناوەرۆکی مەعنا ئەکەین تەماشای دڵ و دەروونەکەین لە عیرفانە دڵ و دەروون مەرجە ناوەرۆکی ئینسانەکان مەرجە بەڵام بە فیقی ڕواڵەتی بێ ئێستا ئەم خوشکەکە ئەو جلی ئاوای لە بەرایە لە فیقها قبول نییە بەڵام لە عیرفانە کێشە نییە جەنابەت شێوە و قیافەت بەو شێوەیە ڕەنگە عارف فەقیهێک بڵێ گلەیت لێ بکە بڵێ تۆ بووە خۆ دوا لێ کردووە بەڵام عارفێک حەقی بەو شتانەوە نییە عارف سەیری دڵ و دەروون و دینەمەی وجودی ئینسانەکەیەکە دکتۆرەمانە هەمووی لەسەر جانبی ڕۆحی طریقەتەکە بوو بەس من کاتێک خۆی شێعرخوێنی کینیانخانە بەزەمە پێش وەقتی بخۆم لە جان بە ڕۆحەکە دەرچین ئەو هەموو ڕاوەدونانی موریدەکان لە دەوڵەتی عوسمانیا لە ئەخیرا ینی ترسی انقلاب نەبووە ترسی شۆڕشێ نەبووە طبعاً هەموو حرەکەتێکی چونکە هەمویان دەرەکەن حرەکەتێکی سۆفی دەرەنجامی سیاسی هەیە بۆچی چونکە ئەگەر کەسێک فەرمانبەر بێ لە دەستگای دەوڵەتیە لە دەستگای حکوومەتە لە دەستگای سەڵتەنەتە شێخەکەی پێ بڵێ ئەوە شەرعی نیە مەیکە نایکە یعنی هەمیشە ئامادەگیەکەیە لە ڕۆحی لە موریدا بۆ یاخیبوون لە دەسەڵاتی ڕسمی لە دەسەڵاتی سیاسی یعنی سەر باسی ئەو یاخیبوونە لە لای سۆفی نەقزبەندی سۆفیزم بەس بازمیان خان شارێکم باش ئەمەندە زۆرە سەودای دڵ ئەگەر نووسینی بتوانم 200 مەجنون بەسەر مەشقی جنون دێنە دەبوستانم ئەگەر بێت و لە تاریکی دڵم هەندێکی لێ دەرخەم ئەچێتە بەر هەتاو وا شەمشەمە کوێرە هێند بە تاوانم لە داوی دەیلەمی خۆیەکی زاڵمدا گرفتارم دڵ و دینمی بەجارێ بردووە ئەیشڵێ موسڵمانم ئەوەندە سەرشێتی حوسنی ئەو بووە دڵ نازانم چ بکەم دەمێ وەک گوڵ بە خەندەم گاهێ وەک بولبول بە ئەفغانم لەبەر بەدخویی ئەو زۆر جار پەشێمانم لە گیان بەخشین کە ئەیبینم لە تاوە لەو پەشیمانیە پەشیمانم خەیاڵی فەیلسوفیم کرد بە پەیکی پرسیار هێشتا نیشانێکی دڵی گومبووم نەکەوتە دەست و نازانم لە میحرابی هیلالی ئەبرۆیە خۆم دەردەخەم خالید کە بەڵکو تیری غەمزەی بمکوژێ تێبگەم کە قوربانم دەست خۆش بێ دکتۆر ئەگەر قسەیەک دەربارەی نەقشبەندی و ئەو شۆڕش و شۆڕژگێڕێت و ئەوە بکەین لەکوێوە سەرچاوە وەرەگرێت ئەبوو عەلی سینا کتێبێکیە بە ناوی الئیشارات و التەنبیهات بەرگی یەکەمی باسی منطق و لۆجیکە بەرگی دووەمی باسی طەبیعیاتە بەرگی سێمی باسی خواناسیە لە یەکێ لە نەمەتەکانی وابزانم نەمەتی نۆهەمە باسی تەسەووفەکە باسی عیرفانەکە یەکەمین هەنگاوی عیرفان ئەوەیە کە لە غەیری خوا بێزاریت لە غەیری خوا ڕائەکەی ناتەوێت کەس لە بینی تۆ خوا ببێ وەکو شێخی بن عەرەبی ئەڵێ بینی وبینەکە ئینی ينازعني فارفع بلطفك إني من البين لبين روكات خوالي خويا لبيني من وتوا وجودي من بوابا كوسب كواتا أم وجودي من لبين علابة كأجاتا مرحلة هستكا كوسب دروسة بين لبيني خوا جاري ويا أو كوسبة خودي شخص كنية ده صلاتك سياسية يا ظلم مستمعك لخلقك كريه ظلم مستمعك لخلقك كريه صوفی ڕاستەقینە عارفی ڕاستەقینە ناتوانێت بێدەنگ بێ ئەو کاتە لە عوزلەت و لە گۆشەگیری دێتە دەرەوە چێتە ناو خەڵک
کاتێک کە طریقەی نەقشبەندی ڕەواج پێیاکە مجموعەیە خەلیفەی گەورە دروست ئەبێ، مجموعەیە شێخی گەورە لە نەسلی دوای مەولانا خالید خۆی ئەکەونە سەردەمێک کە سەردەمی تۆغیانی ئیستیعمارە، سەردەمی کزبوونی ڕەوتی دینداریە. ئالەو کاتە شێخ عوبەیدیلا بێ، شێخ عوسمانی تەوێڵە بێ، هەر شێخێ لەو شێخانە بێ، شێخ عەبدولقادری جەزائیری بێ، ئەمان هەموو وەلی تەسەووف بوون، پێیان ڕەوا نییە لە گۆشا بن، خەریکی سیر و سلوک بوون، خەریکی تەیکردنی مەقامی عاریفانە بن، چونکە ئەساسی دینەکە کەوێتە مەترسی. ئەوە یاخیبوون نییە، ئەوە هەستانە بە واجبێکی خۆیان لە خۆ بوردنە، تەجاوزکردنی خۆیان بە وەکوی نەموو وەک عوسیان، ینی ڕۆحێکی یاخی ڕۆحی ئەو بەرامبەر زوڵم و بەرامبەرین ئەوە یەکێکە لە وەکو بڵێ مقتەزەیات و داخوازەکانی طریقەتی نەقشبەندی. سەید ئەحمەدی عیرفان ئەهلی طریقەت بوو لە مقابلی استعماری بەریتانیەوە وەستا. ئیمامی ڕەبانی سجن نەکرێ لەسەر مووقیفە سیاسیەکانی، بەڵام لە سجنەکە کا بە مەدرسە، ئەیکا بە قوتابخانەیەک بۆ ئەو کەسانی کە پەروەردە ببن، بۆ ئەیکا بە شوێنی فێربوون. کەواتە مەولانا خالید تەلەبەکانی لەسەر ئەوە پەروەردە کردووە تەنها لەبەر خوا بژین و لە پێناوی ئەم ژیانە معنەویەشە یاخی بن لە دەسەڵات. خۆی مەولانا خالید لە نامەکانی دیارە هەر کەسێک کێشەیەکی بوو بێ لەم کوردستانەیە هەوڵیاوە کێشەکەی بۆ چارەسەرکە. بڵێ دکتۆر نووسەرێک دەربارەی مەولانا خالید ئەڵێت مەولانا ئەو ڕۆژەی مردووە تەمەنی لە 50 ساڵ کەمتر بووە، ئاخۆ ویستی ئەو کە ئەو هەموو هەوڵەی بۆیاوە و بەرگەی ئەو هەموو گوشارەی گرتووە هەر تەنیا پەیڕەوی کتاب و سونەتی ڕەسوولە یان لەژێر چەتری ئیسلامەتیەکی پاکدا ئامانجێکی گەورەتری هەبووە، بەڵام بەهۆی مەرگی ناوەختەوە بەڕانەگەیەنراوی بردوێتە ژێر گەڵ. ئەمە پرسیارێکە کە وەڵام نەیراوەتەوە، ئەم پرسیارە لای جەنابیشە وەڵامی نییە؟ من پێم وایە گەر مەولانا 20 ساڵی تر ژیابە کاریگەریەکی زۆرتری دانا لەسەر پێکهاتەی طریقەتەکەی، لەسەر دەسەڵاتە سیاسیەکان تەسیراتی زیاتری دانا و ڕێگای خۆشە کرد بۆ سربەخۆییەکی کوردانە. بەڵام بەڕێی من هەدەفی گەورە و گرانی مەولانا گەیشتن بۆ بە خودا. دەست خۆش بێت دکتۆر. کە سەردەستەی هەموو مەستانە خالید، نەمامی باخی کوردستانە خالید، فیدات بم نیشتیمان بۆ شارە زورت، ڕووناکە شام و ئەستەمبوڵ بنورت. لە دوو بەرنامەدا هەوڵی ئەوماندا بە چەند تیشکێکی ڕووناکی و بە چەند گوڵێک لە باخچەی شعر و بە چەند نمەیەک لە ڕۆح و خەسڵەتی نەمری حەزرەتی مەولانا خالیدی نەقشبەندی دڵ و دەروون و فکر و هۆشمان پاراو بکەین. ئەو دەریایەک لە زانست ئێمە چەند دڵۆپێکمان هەڵێنجا، ئەو ئاسمانێک لە ئەستێرە و ئێمە چەند گوڵە ئەستێرەیەکمان بە یەخەتانە هەڵواسی. درود بۆ نەمرەکان، درود بۆ ئەوانەی هەموو هەوڵیان بۆ جوانکردنی ژیان و مرۆڤە. ئارامی دڵ و دەروونتان داگیر بکات. لە کۆتاییە هیچمان نەماوە بەس سپاسی میوانەکان بکەین. سپاس بۆ دکتۆر سەباح بەرزنجی، مامۆستای زانکۆی گەشەپێدانی مرۆیی و سەرۆکی سەنتەری زەهاوی بۆ لێکۆڵینەوەی فکری. سپاس بۆ میوزیکژەن نەجمەدینی تار. سپاس بۆ هاوکارم ڕزگار ئەمین و ستافی بەرنامە. تا بەرنامەیەکی تر ماڵ ئاوە. دڵ لە میحنەت کەی لە ڕێمکەن، بەڵکو زوو دەرچم لە شار. ئەمڕۆ ڕۆژێک کە لە جەنبەی مەردومان بگرم کەنار. دەستە ئەژنۆ دانیشم و حاڵی خۆم بگریم بەزار. ڕۆژی جەژنە من تەریک و بێبەشی دیدار یار. خەڵکی خۆڕەم من بە خۆڕەم ئاو لە چاوم دێتە خوار. ئەی ڕەفیقان بێنە فریام چاری ئەم بێچارەکەن، غەرقی لیتەی دەردی مەحرومی بووە سەرتا بەدەن.
نەونیهالی شادمانیم بە نەکا باڕێشەکەن گشت لە گەشتی دەشتا داوێن پڕگوڵاڵەی ئاڵ و من ئەشکی سووری داخی دووری دەوری کرد مەلالەزار لەو دەمەی دەوران لە داوی دووریە خستومیە بەند نەبوو ئارامم بەئانێ قەت لە ئافات و گەزەند ڕۆژ و شەو کەوتمەوە وەیلا بە ئاوازی بڵند بێنەوە و دڵپڕ لە خەم کەیل و غەریب و دەرماند دەست لەسەر دڵ سەر لە ئەژنۆ چاو لە ڕێگای پرسیار ئەم جیهانە جەننەتە بۆ هەر کەسێ و بۆ من سەقەر عمری شیرینم بەتاڵی چوو لەبەر ئەرکی سەفەر قەت لە موددەی عمری خۆمدان هەفتێ نەمدی حەزەر دڵسووتا و جەرگ بڕاو کۆڵان بە کۆڵان دەربەدەر کەس بە دەردی من نەچێ دوورکەوتە بێیار و دیار چەند بە سۆزای دڵی سووتا و کزە و هاواری تۆ دیدە ئەی تۆ ئەم هەموو ئاوەی کە کردوتە بەجۆ ئاوی زەڵم و تانجەرۆ وشکن لە چاو تا بێدرۆ خوێنی دڵوا هات بە چاومە بوو بە جۆگەی بەکرەجۆ هەردوو سەرچاوەی چەمێکن کرمە تاسەی سەرچنار